جبر إيريشن دولتا ترك إن لسر هريما عفرينة لغوري أماران زيادتري 300,000 سيفيل عفرينة دربدر بونا وكوشبر بونا بدار زوري حياة نها بردوامة رجاء كردان لعفرينة نها كيمتري جبيستو بنجي صدية ونيزي 400,000 كسن عرب لسرانسري قند ونافشين عفرينة هاتنا بجهكرن اف 4 سالن بگوهرتنا ناوین کولان تاخ ناوین دنگشتی و نخوشخانیان و بلندکرنا آلا ترکیه و خواندنا زمان ترکی دبستانان ده و ویران کرنا پارزگهن ایزیدی و اولی و جهن پیروز هوی دده ناسنامه عفرین هول دده ناسنامه عفرین بگهرینا و بناسنامه عثمانی بویاغ بکه دوی درباره ده دنافبرا 4 سالن داگرکریه ده زیادتری 8,000 ولاتیان سیویل هاتنا رواندن و هنک جوان برانبری پریان هاتنا بردان زیادتری 605 سیویل 30 زاروک 85 جن هاتنا کشتن و 7 جن رادستی دستدرجیه جنسی بونه هر واحد 12,000 دارن زیتونان هاتنا شوتاندن نزی 305,000 دار هاتنا برين وهاتنا فروتن بحزاران مال وبارجهن سيفيلان هاتنا دزين وتالان كرين وبدهان دبستانان وجوهرنا جرتيجه ونافندن لشكري دمجارا جوهرتنا ديموغرافيك تا دولتين وكا قطر وكويت كتنا دوري وبنافي آليكاريا أجنداريين خوا ين إسلامية سياسي بيكتينن لملكي دن پروپاگاندایا داخوازا وگرا عفرینه یا بگرانتی جعالیه هنک کساتین کرد انسی خور و تینا بلاف کرن مبستا و نخماندنا لسر کریارن قریج این دولتا ترک و کومن چتا و گرتنا دوزا عفرینه یا نابنتویه هرچقدر دولتا ترک به بازرگانی دیپلماسی سیاسی و آبوری همو سامان دولتا خواج بو شر لدجی عفرین پیشکشی هزن ناف دولتی کربه جی دیسا بیدنگی وان هزان بویا شراکتی داوا لکومەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانی نێودەوڵەتیەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش بەپەلە فشارەکانیان بخەنە سەر دەوڵەتی تورکیا و ناچار بە پاشەکشەیان پێ بکەن و شارەکەش ڕادەستی هاوڵاتیان بکەنەوە دوای ئاساییکردنەوەی دۆخی شارەکە کار بکەن بۆ گەڕانەوەی ئەو 100,000 هاوڵاتیەی کە بەهۆی داگیرکاریەوە لە کەمپەکانی شەهبا ئاوارن. داواش دەکەین کە چیتر بێدەنگ نەبن لە ئاستی ئەو تاوانانەی تورکیا و گروپە تیرۆریستیەکان کە هەر لە سەرەتای داگیرکردنی عەفرینەوە تا ئێستا لە هەوڵەکانیانن بۆ گۆڕینی دیموگرافیای شارەکە و کوشتن و ڕفاندن و وێرانکردنی ژێرخانی ئابووری و ژینگەیی بەردەوامن. ئێستاش دوای 4 ساڵ لە داگیرکردنی عەفرین و لەو ڕۆژە ڕەشەدا بەیانی بەرەی پشتیوانی لە ڕۆژ ئاوا بۆ حیزب و لایەنە سیاسیەکان نوخبەی ئەکادیمی ڕۆشنبیران چالاکەوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان لە هەر 4 پارچەی کوردستان و کوردانی تاراوگا ئەوەیە کاتێتی و پێویستە پشتیوانی لە مافی ڕەوای خۆمان بکەین و کار بۆ ئازادیکردنەوەی عەفرین بکەین.